هەر سەبارەت بەم پرسا ئەم پەتایی کە ئێستا بڵاو بووتەوە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر دەشتی بۆستانی ڕاوێژکاری هەنا و ڕاگری کۆلێژی پزیشکی لە هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێبێت، ئەم پەتایی ئێستا بڵاو بووتەوە چییە؟ پێشەچی سڵاوم بۆ بەڕێستان و سوپاس بۆ چاوپێکەوتنە و سڵاو بۆ بینەرانی عزیزی کوردستان دووسات. لە ڕاستیدا هەموو زستانێک یعنی شەپۆڵێکی هەڵامەت و ئینفلەوەنزا بە هەموو جۆرەکانیەوە لە ناو ئەوانش ئۆمیکرۆن بڵاو دەبێتەوە و هەروەکو ئاماژەتان پێکرد بەشێکی لەبەر ینی ژمارەیەکی توشبووان ئۆمیکرۆنە کە جۆرێکی خەفیفی کۆڤید-19 لە ساڵی کۆتایی ساڵی 2022 بڵاو بووەوە و ئێستاش زیاتر لە چین بڵاو بووتەوە و مەترسی دەکرێت ینی شەپۆڵەکە بگوازرێتەوە بۆ ئەوروپا و ئەمریکا و بۆ وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەراست و کوردستانوانە. بەڵام هەروەکو ئاماژەتان پێکرد مەوزوعەکە جێی ترس نییە لەبەرەوەی هەڵامەتێکی خەفیفە و پێویستی بە چارەسەرێکی احتیادیە و پێویستی بە داخلبوونیە و ڕێژەی مردن زۆر دەگمەنە لەو ئەوانە و بەشێکی ئەو هەڵامەتی احتیادیە ینی ئینفلەوەنزا A و B و C و بەشێکی ڤایرۆسێکە کە لە مناڵە بڵاوێتەوە پێی دەڵێ ڕسپارەتەری سنسیشەل ڤایرۆس ڤایرۆس مخلەوی ئەوەش لەوانەیە پاش یەک دوو ڕۆژ پاش ئەوەی توش بووە بگوازێتەوە لەوانەیە 5 ڕۆژە تا هەفتە هەندێک زار 2 هەفتە دەخایانێ. بەڵام ئەمەش جێگای مەترسی نییە چونکە ینی مرۆڤ ئەو ڤایرۆسە بڵاوە مرۆڤ ئەوەی هەیە ینی مەناعی هەیە بەرامبەری و هەروەکو ئاماژەم پێکرد ڕێژەی مردن زۆر کەمە و جێگای مەترسی نییە و هەموو زستانێکی ئەوە بڵاو دەبێتەوە. لەوانەیە ئەو زستانە زیاتر بوو لەبەرەوەی ئێمە ساڵانی پێشتر ماسکمان لەبەردەکرد ئەو هەتا ڤایرۆسی ڕسپارەتەری سنسیشەل ڤایرۆس و ڤایرۆسی ئینفلەوەنزای عەدادیش نەدەگوازرەوە. بەڵام گەڕانەوە بۆ قەڵەباڵغی لەبەرنەکردنی ماسک ئۆمیکرۆن و هەروەها ئینفلەوەنزای احتیادی و ڤایرۆسەکانی تریش زیاتر بڵاو دەبێتەوە چونکە سەرما ناوەندێکی باشە بۆ بڵاوبوونەوەی زۆربەی ڤایرۆسەکان. باشە دکتۆر، ینی مەرجە ئەوەی کە ئەنفلۆنزای هەبێت بگوترێت کامە ئۆمیکرۆنیشی هەیە یان دوشتی جیاوازن؟ ینی ئارازەکانیان بە یەکدری دەچی بەڵام بە فەحز دەزانین ئایا ئەوە ئەنفلەوەنزا A B C یان ئۆمیکرۆنە یان ڕسپارەتەری ئۆمیکرۆنەکە تونترە لە ئەنفلۆنزایەکە ئەوانە ینی تقریبا وەکو ئینفلەوەنزای احتیادی لێ هاتووە ینی زۆربەی حالەتەکان کە دەیبینین خۆشبەختانە هەروەکو ئامارەکانی عێراق و ئامارەکانی وەزارەتی تەندروستی هەرێم دیاری دەدەن ڕێژەی مردن سفرە نییە لەو چەند مانگەی کۆتایی کەواتە ینی جێگای ترس نیە ئینشاءڵڵا. باشە ڕێوشوێنەکان ئامادەکاریەکان بۆ خۆپاراستن لەم ڤایرۆس و لەم پەتایە چییە؟ چی کراوە؟ ینی ئامۆژگاریتان بۆ خەڵک چییە بۆ ئەوەی خۆیان بپارێزن لەمە؟ لە ڕاستیدا ئەوی ینی مەوزوعی ئەوەمان پێکوتەمان هەیە ڤاکسین ئەو ڤاکسینە هەیە لە هەموو بنکە تەندروستیەکان و خۆپاراستیش چونە شوێنی قەڵەباڵغی چونە شوێنی داخرا و بە تایبەتی ینی بەداخەوە ینی ئەو ساڵە سەری ساڵ زۆر قەڵەباڵغی دروست بوو بەڵام ینی باشتر بوو کە خەڵک ماسکی لەبەر کردبا لە شوێنی قەڵەباڵغ لە شوێنی داخرا و لە شوێنی ئاهەنگ جێرانەوەوانە بەڵام بەداخەوە خەڵکەکە پێشبینی دەکەن ڕێژەکە زیاتر بەرز بێتەوە ئۆمیکرۆن بەهۆی ئەم قەڵەباڵغەی کە هەبوو. ینی لەبەرکردنی ماسک ڕاستە ینی اختیاریە بە زۆر نییە تەنها لە نەخۆشخانەکان پێویستە بە ئیجباریبی بەڵام بەداخەوە خەڵکەکان زیاتر پابەند نین بە لەبەرکردنی ماسک. بەهۆی ئەم پابەند نەبوونەی خەڵک و ئەم گردبوونەوەی خەڵک بە بۆنەی دەربڕینی خۆشیەکانی بۆی سەر و ساڵ و جەژنی سەری ساڵ ینی پێشبینی دەکەن کە ئەم ڕێژەی ئەم پەتایە زیاتر بکات؟ لەوانەیە زیاد بکە بەڵام ڕێژەی مردن زۆر دەگمەنە ئەمەش ینی هەواڵێکی ینی دڵخۆشکەرە کەواتە ینی پێویستە خۆمان پارێزین بەڵام
بەتایبەتی کاتی ینی ئاهەنگێران و قەڵەباڵغی و سەفەرکردن بۆ ناو تارە لە ناو پاس لە قەڵەباڵغیە لە ناو کۆستەر ئەوانە پێویستە خەڵک ماسک لەبەر بکاتن. باشە دکتۆر یانێگە تێبینی بکەین لە بەشێک لە وڵاتان ڕێکاری تون گیرانەوە بەرسەبارەت بەم پەتایە ینی پێشبینی دەکەی ئەو ترسە هەیە کە لە عراقیش جارێکی دیکە ئەم ڕێو شوێنە توندانە بگیرێنە بەر؟ باوەڕ ناکەم بە پێی ئامارەکان و بە پێی ئەوە ینی ئەوەی لە جیهاندا دەگوزارێ ڕێژەی مردن زۆر کەمە دەگمەنە و لە لای ئێمە ڕێژەی مردن ینی سفرەیان تاکوتوک دەبێتن کەواتە جێگای مەترسینەوە ڕێژەی داخلبوون لە چاودێری چڕی هەناسە زۆر ینی کەمە کەواتە پێشبینی ناکەم کە ینی بە ڕای من کۆڤید 19 کۆتایی پێهات و بووە بە ئینفلۆنزایەکی ئەعتیادی پێویستە خۆمان بۆ پارێزین و ڤاکسینیش هەیە هەر وەکو بۆ ڤاکسینی ئینفلۆنزایی ینی AUBC کە هەر سێ زۆرەکەی لە یەک ڤاکسینە ئەوەی کۆڤیدیش ڤاکسینەکەی ئەتوانین بەکاری بیرین بۆ ئەو زۆرە ئۆمیکرۆنە و خۆمان بێ پارێزین لە هەمووشیان گرنگتر خۆپارێستنە لەبەرکردنی ماسک لە شوێنی قەڵەباڵغ و داخرا و لە شوێنە گشتیەکە. باشە دکتۆر یانێگە تێبینی بکە ئەوانەی کە زیاتر تووشیان پەتایە دەبن منداڵانن یاخود گەورەکانن؟ لە ڕاستیدا زیاتر منداڵەکان توش دەبن و ڕێژێکی زۆریشیان ئەو ڤایرۆسەکانی ترە هەروەکو ئاماژەم پێکرد ینی RSV ڕسپارسیشەل ڤایرۆس و ئینفلۆنزای ئەعتیادی و ڕێژێکی کەمیشی ئۆمیکرۆنە و ینی مشکلەی ئەوەی ینی ئێستا زۆر کەم فەحسی ئینفلۆنزای ئەعتیادی دەکرێت زیاتر تەرکیز کراوەتە سەر فەحسکردنی ئۆمیکرۆن یان کۆڤید 19 ئەگەر فەحسی ڤایرۆسەکانی تریش بکرێ من یان پێشبینی دەکەم کە ڕێژەی توشبوون بە ئینفلۆنزای ئەعتیادی زیاترە لە کۆڤید 19 ئۆمیکرۆن بەڵام فەحسەکە ناکرێت لەبەرەوەی پشتگوێ خراوە و هەموو ساڵێکیش زستانان ڕێژەی توشبوون بە ڤایرۆس زیاد دەکاتن بە تایبەتی ئینفلۆنزای ئەعتیادی و ئەوەی منداڵە. بەڵێ دکتۆر ینی قسەیەک باوە دەڵێن ئەوەی کە پێشتر کۆڕۆنای گرتووە زیاتر لە جارێک و دووجار مەناعی ئێستا بەهێزترە ئەم تووشی ئەم ئۆمیکرۆنە نابێت ئەمە تا چەند ڕاستە ئەم قسەی ئەم تێگەیشتنە؟ بێگومان ینی ڤاکسین و توشبوون ئەوە بەرگریەکی دروست دەکا کە لە 6 مانگە تا ساڵێک هەندێک زار 2-3 ساڵ بەڵام لەبەرەوەی ئەو ڤایرۆسە ئەمە 2 ساڵە ینی ئاگامە لێ ناتانین بڵێن کە بەرگریەکە لە 2 ساڵ زیاترە بەڵام پاش 3-4 ساڵی تر ئەو کاتە ئەتوانین ئەو قسەیە بکەین بە شێوەیەکی زانستیانە ناتوانین بڵێن توشبوون یان ڤاکسین بەرگری بۆ 2 ساڵ زیاتر دەکاتن بەڵام پاش 2-3 ساڵی تر ئەو کاتە بۆمان ڕوون دەبتەوە ئەو ڕاستیە. بەڵێ بەڕێز دکتۆر دەشتی بۆستانی ڕاوێژکاری هەنا و ڕاگری کۆلێژی پزیشکی زۆر سپاس بۆ تۆ مادومان کردیت دکتۆر.